هلوستا ایران درباره وی که ده و چبه دما پیشته گلو جاره کدن دست بدان و ستندنام بکه یا نه جبرکو حتی انها لگوری داخویانین بر پرسین ایرانی او نه آمادن دست بدان و ستندنام بکن گلک پرس دوی درباره ده هنه از جبرز صالح قزوینی بپرسم پسپور سیاست روشلات ناوین و پیوندین هرمی شتهران الگلمه یدن باش برس دەستپێکی ئەس دخوازم نەڕیناوە دەربارەی گۆتارە خامنەییدا وەرگرم کە هونوێ گۆتارێ چاوا دبینن ئەو گۆتارە کو پشتی شەر دۆ هاتە پێشکەشکردن. بسم الله الرحمن الرحيم. تحية لكم. سلاو لئيوة وبينرا برزكانتان دزانن كأما سيمين قتاري ريبري شرشي إسلامي سيد علي خامنئي أم قتارا لا أبالغ إذا قلت أنه زيادة روينا كما قلت ناکەم ئەگەر بڵێم هەمووانی تووشی سەرسوڕان کرد چونکە وا بیر دەکرایەوە کە سەید شەهید کرا لە کاتی هێرشەکان ئەو دەستێژ و دژمنکاریە کە کرایە سەر کۆمەڵی ئیسلامی ئێران بەڵام بینیمان کە جارێکی تر لە بەردەم چاوی هەمووان دێت و دەردەکەوێت و هەمووان تووشی شۆک کرد. سيد علي خامنئي أو روبوشي أو شتيكا دژمنکاریەکە کرایە سەر ئێران ئەسڵ و بنی ئەو بابەتەی خستە ڕوو ئاشکرا کرد و هەڵوێستی ئەمریکا و هەڵوێستی ئیسرائیلیشی هەر هەمووی سەفر کردەوە چونکە ئەوان بانگشەوە دەکەن بە حساب ئەوان سەرکەوتیان بەدەستێناوە و ئاماجەکانیان پێکاوە و دەستە بەرکردوون بەڵام سەید ڕێبەری ئێران هەموو ئەوانەی درۆ خستەوە و ئەوان هیچ ئاماجێکیان دەستەبەر نەکرد و چ ئەوە ئامانجە ڕاگەندراوەکانیان یاخود ئامانجە شاراوەکانیان و ئەوەشی باس کرد بابەتێکی زۆر گرنگیشی خستە ڕوو کە ئەویش ئەوەیە کە پرسیارێکی سەرەکیە ئەوە چ شتێکە ئەوان دەیانەوێت لە ئێران إسرائيل وأمريكا أو سبارت بو بابتا وتي كتنانت أجا برنامج أتوميش كوتاي بيبيت بابتي ديكا دروس دكم دخل قينن وديكنا باساو دكنا بيانو بابتي محسا أميني بابتي مافي مرو بيتاندين يورانيوم وبابتي كي ديكا أو ديويت بلد کێشەی قەوارەی زایۆنی و وڵاتونتەکانی ئەمریکا کێشەکەیان ئەوەیە کە لەگەڵ کێشان لەگەڵ شەڕشی ئیسلامیدا هەیە و ئەوان دەیانەوێت ئێران خۆیان بەدەستەوە بدات. گەلک گوتن لەسەر دیالۆگ و دانوستەندنا دنابەرە ئیران و ئەمریکایدا تێنەکردن. گەلۆ ڕێکەفتنێکە پێشوەخت هەیە ناوبەرە ئەمریکا و ئیرانێدا؟ سەبارەت بە چی ڕێکەوتن؟ مەسەلا کو داوی لەوان ئالۆزیان وەرەش بۆ کو کاربن جارێکەدن لەسەر ماسەیەکێ ڕوونن دانوستەندنان دەربارەی بەرنامەیە ئاتۆمیدا بکەن تو ڕێکەفتنێکە پێشوەخت چێ بوویە؟ يعني شوف إيران تماشا بکە ئێران چووە و بەشداری لە 5 گەڕی دانوستەکان کرد بە نیەتێکی پاکەوە ئەو دەیویست بەڕاستی کۆتایی بەو قەیرانە بهێنێ بە شوێکی ئاشتیانە بەبێ ئەوەی کە وێرەکەی تێدا بێتوە خوێنی تێکەوێ بەڵام ئەوەی کە خیانەتی کرد ناپاکی کرد ئەوەی کە غەدری کرد ئەمریکا بوو هەروەها قەوەڵەی زاوینسی ئێران گەشتە ئەو باوەڕەی کە ئەوان
هەلی گفتوگۆکانیان دەقۆستەوە تاوەکو هێرش و دژمنکاری بکەنە سەر ئێران بۆیە کاتێک کە پیلانگیری دەبێت بۆ سەر ئێران لە کاتی لە گەرمەی ئەنجامدانی گفتوگۆکان ئیدی هیچ شتێک گفتوگۆ هیچ واتایەکی نامێنێت دانووساندن هیچ واتایەکی نامێنێت چونکە من دێمە پێشەوە و لە بەرامبەر تۆ تێکەڵ بە گفتوگۆیەکی دەبم لە سەبرەمانیەت پاکی بەڵام دەبینم کە تۆ لایەنی بەرامبەر هەرەکە دەقۆزیتەوە و هێرش دەکەیتە سەر من ئەو کاتە بابەتەکە دەگۆڕێ ئێستا ئێرە هیچ کێشەیەکی لەگەڵ گفتوگۆ و دانووساندندا نییە و کێشەشی لەگەڵ ئەوەدا نییە سەبال بۆ بابەتە بەڕێکەوتنێک بگەم بەڵام بابەتەکە ئێستا جیاوازە لە ماوەی پێشوو ئێران ئێستا مەرجەکانی خۆی دادەنێت چنە بڕێز ئەو مەرجێن ئیرانێ بۆ ڕێککەوتنێ مەرجێن ئیرانێ وێ چ بن؟ یەکەم شت دانان بە بەرنامەی ئەتۆمی ئێران هەرگیز قسە نەکرێت لەسەر بەرنامەی لەسەر کۆتایی هێنە بە بەرنامەی ئەتۆمی ئێران هەرگیز قسە نەکرێت لەسەر وەستاندنی پیتاندنی یۆرانیۆم یەکەم شت ئەوەیە کە ئێران بەرنامە ئەتۆمیەکەی بمێنێتەوە ئەمە یەکەم دووهەم هەڵگرتنی سزاکان هەڵوەشانەوەی سزاکان ئەمە دووەم مەرجی سەرەکیە کە ئێران داوای دەکات تاوەکو گفتوگۆیەک هەبێت لێک تێگەشتن دانووساندن هەبێت لەو بابەتە فڕوفێڵکردن ڕۆشتن بەملاو ئەولا دواخستن و دواکەوتن و پشتگوێ خستن پێم وانێ هیچ سوودێکی هەبێت ئێران جددیە هاوکات لەگەڵ جددیەتی لە بابەتی دانووساندن و گفتوگۆ بەڵام جیاواز دەبێت لە گفتوگۆی قۆناغی پێشوو تاوکۆسا ڕۆژێکی دیاریکراو نییە بۆ دانووساندن کاتێکی دیاریکراو نییە بۆ ئەنجامدانی دانووسانێکی تر کۆبوونەوەیەکی دیکە بەڵام ئەم جارە ئێران جیاواز دەبێت لە ماوەی ڕابردوو بەێ پارلەمنتۆیە داخواست کردیە هەفکاریە لەگەڵ ئاژانسا ئاتۆمیە ناودەوڵەتی وەرە ڕاوەستاندن دەبەک و سەر و کۆمار پەسەند بکە یان پەسەند نەکە و هینا نەدیارە بدیتناوە وێ پەسەند ببە ئەڤ یەک هذا القرار مفروض من قبل ئەو بڕیارە لەلایەن پەرلەمانەوە سەپێنراوە بەسەر سەرۆک کۆماردا و سەرۆکیش دەبێت جێبەجێ بکات ئەمە هیچ لە چوارچێوەی ئێرادەی سەرۆک کۆماری ئێراندا نییە بەڵکو ئەو بڕیارەیە کە پەرلەمان دەری کردووە و سەرۆک کۆمار دەبێت جێبەجێ بکات بڕیارێکی لەو چەشنە لە ڕاستیدا پەرلەمان خۆی بەتەنیا دەری ناکات و بەڵکو بە ڕاوێژ لەگەڵ دەسەڵاتی باڵا بە دەریکراوی ئەنجومەنی باڵای ئەنجومەنی نیشتیمانی واتە دەمەوێت بڵێم کە کۆڵدەنگیەکی ئێرانی لەسەر ئەو بڕیارەدا هەیە چونکە ئێران هەست دەکات لایەنی بەرامبەر لە پاکی لەگەڵدا کردووە بە دیاریکراوی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ناپاکی لەگەڵ ئێراندا کردووە ڕەفائیل گرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ئەویش ناپاکی لەگەڵ ئێراندا کردووە ناکرێت ڕێگە بە گرۆسی و ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم جارێکی تر ناپاکی لەگەڵ ئێراندا بکات بۆیە ڕێگەی داخست لەسەر جارێکی تر کارکردن لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم تەنانەت تەماشای ئەوە دەکات بزانێت لایەنی بەرامبەر چی دەوێت و چی دەکات ئەگەر لایەنی بەرامبەر ئەیانەوێ بەڕاستی ئەو کێشەیە چاسەر بکەم دەبێت سزاکان هەڵگرن هەروەها دانان بە بەرنامەی ئەتۆمی ئێران هەروەها پێشکەشکردنی گارانتی
بەوەی دژمنکاری دەست پێ نەکاتەوە دژمنکارێکی نوێ. گەلێکی سپاس برێ ساڵح قەزوینی پسپۆرێ سیاسەتا ڕۆژهەڵاتە ناوین و پەیوەندیên هەرێمی دژ تەهرانê mêvanê me bû زۆر سپاس.